خاسیەتەکانی مرۆڤی ئیماندار. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زیاتر لە هەموو شتێک ئاتاجیمان بە مرۆڤگەلێکی ئایدیال هەیە، ببێتە ڕابەری نەوە و کۆمەڵگەیەکی بەرپرس کەوا بە شعوری ئەنجامدانی ئەرکەکانی بەرامبەر ئەڵڵا خۆی بخواتەوە. پێویست بە ڕابەرگەلێکی ئایدیال هەیە کە مرۆڤایەتی لە چاڵە دۆزەخیەکانی ئیلحاد، جەهالەت، گۆمڕایی و ڕێچکەشکێنی ڕزگار بکات کەوا چەندین سەدەیە لە نێویاندا پەلەقاژە دەکات و بیانگەیەنێت بە ئیمان، عیرفان و ڕێگەی ڕاست و حزور. لە سایەی ئەم مێشکە بلیمەتانەوە کەوا لە هەموو سەردەمێکی جێژاوی دینی و فکری و کۆمەڵایەتی و ئابووری و ئەخلاقی کۆمەڵانی خەڵکیان ڕۆشن کردوێتەوە، کەوا لە نێو تەنگەژەکاندا لول و پێچیان خواردووە، مرۆڤ و گەردون و تەواوی بوونیان سەر لە نوێ ڕاوە کردوێتەوە و تەنانەت پشتی پەردەی بوونیشیان سەر لە نوێ ڕاوە کردوێتەوە، گرێچوێرەکانی ناوهەست و هزری ئێمەیان کردوێتەوە. هەر بۆیە مرۆڤایەتی لە سایی ئەوانەوە چەند جار کفنی مەرجی دڕیوە و کراسی بەریان لێ دڕیوە. لە سایی ئەو جۆرە کەسانەوە 50 جار شتوڕ و داوەکانیان سەر لە نوێ ڕاوە کردوێتەوە. کتێبی بوون کەوا لە سایی لۆجیکی کرچ و کاڵەوە ڕەنجی پەڕیوە و پەژمردە بووە و ڕەنجی بێهودەیی لێنیشتووە، بە تەواوی قۆڵیەتی خۆیەوە هەستیان پێکردووە و بیستویانە و چەشنی میوزیک گوزارشتیان لێ کردووە. توانیویەتی وەک پێشانگایەک تەماشای بکاتەوە. تەواوی شتەکانی بوون بەش بەش دێر بە دێر بە شیکاریدا تێپەڕاندووە و حەقیقەتە شاراوەکانی ناوڕۆحی گەردوونی دەرهێناوە. گرنگترین خاسیەتی ئەم کەسە پیرۆزانە کەوا بوونەتە جێدەرکەوتی بریتیە لە ئیمانیان و هەوڵ و تێکۆشانیان بۆ گەیاندنی ئیمان بە کەسانی تر. لە سایی ئەم ئیمان و تێکۆشانەیانەوە باوەڕیان بەوە هەیە کەوا دەتوانن هەموو شتێک تێبپەڕێن و بە ئەڵڵا و حزوری ڕاستەقینە بگەن، دنیا بە بەهەشتەکان بگۆڕن و هەواری خۆیان لە فێردەوسەکانی ژیانی ئەولا هەڵبخەن، بە تامەزرۆیی گەیشتن بە ژیانی ئاخیرەتەوە ژیانی دنیا و ئەو خزمەتانەی ئەنجامی دەدەن، چەشنی ئەوەی لە بنار و قەتپاڵەکانی بەهەشدا بسۆڕێنەوە هەستی پێدەکەن. لە ڕاستیدا پلەی ئیمانی مرۆڤەکان هەرچەندێک بێت، هیچ دووزەنەیەک، هیچ تێزێک، هیچ فەلسەفەیەک هێندەی ئیمان کاریگەری ئەرێنی لەسەر مرۆڤیەتی جێنەهێشتووە. ئیمان کاتێک بە چوارچێوەی ڕاستەقینەی خۆیەوە خۆی بەناودڵی کەسێکدا دەکات، لە پڕێکدا بیرکردنەوەی ئەو کەسە سەبارەت بە گەردون و شتەکان و ئەڵڵا گۆڕانکاری بەسەردادێت و قوڵ دەبێتەوە. بەرفراوانیەکی وەها بەدەست دەهێنێت، چەشنی ئەوەی تەواوی بوون لە بەردەمیدا پەڕەی کتێبێک بێت هەڵی دەداتەوە و هەڵسەنگاندنی بۆ دەکات. ئیدی هەتا ئەو ڕۆژەی شتەکانی چواردەوری کە هەتا ئەو ساتە بایەخی پێنەداون و تەنانەت بە بێجیان و بێواتە هاتوونەتە پێشچاوی، دەست بەجێ لە بەردەمیدا دەبنە بوونەوەرێکی گیاندار و وەک دۆست و هاوڕێیەکی خۆی دێدێت و بە شەفەقەتەوە لە ئامێزیان دەگرێت. لەم کەش و هەوا گەرم و گوڕەدا مرۆڤ دەست دەکات بەوەی کە لە خۆی و نرخی ڕاستەقینەی خۆی تێبگات. ئیدی درک بەوە دەکات کە خۆی پارچەیەکی خاوەن شعوری ناوبوونە. ئیدی دەگات بە رازی ئەو لول و پێچانەی لە نێودێڕ و پەڕەکانی گەردوونەوە مەلی ڕێگەیان گرتووە و دەڕۆن. چەشنی ئەوەی لێدێ کەوا دەرچی بە پەردەی پشتی شتەکان بردبێت. لەم کاتەدا لە زیندانی بەرتەسکی دنیایەکی سێڕەهەندی ڕزگاری دەبێت و خۆی لە نێو فراوانیەکی جیهانی بێکۆتادا دەبینێتەوە. بەڵێ، هەموو کەسێکی ئیماندار بە گوێرەی ئەو پلەیەی لە ئیماندا هەیەتی، لە سایی ئەو هزرانەی لە قوڵاییەکانی ناخیەوە قوڵپەیان دێت، لە نێو سنوورداریەتی خۆیدا بێسنووری بەدەست دەهێنێت و لە حاڵێکدا بەستراوەی ناوکات و شوێنە چەشنی قومری ناو ڕەهایی دێدێت و دەگاتە ڕیزی ئەو بوونەوەرانەی لە سەرووی کاتەوەن و گوێ لە نەغمەی فریشتەکان دەگرێت. ئەم بوونەوەرە گەورەیەی کەوا لە ڕواڵەتدا بچووک دیارە و لە سەرەتاوە لە دڵۆپەیەک ئەو لێڵاوی تێکەڵەیەک لە قوڕ ئەفرێنراوە، هێندەی زەمینەی بۆ ئەو هەناسە ئیلاهیەی تێیدایە خۆش کردە تا دەربکەوێت بەرفراوان دەبێت و چەشنی بوونەوەرێکی دەراسای دێدێت کە ئەرز و ئاسمان نەیگرێتە خۆی و چیدی سەرەتا و کۆتایی نابێت و چۆنیەتیەتگەلێکی وەها وەردەگرێت کەوا هێندەی چەندەتیەکانی نێوان جەمسەرەکانی گۆی زەوی بێت. لە نێو ئێمەدا دەسوڕێتەوە، لەگەڵ ئێمەدا هەڵدەستێت و دادەنیشێت، قاچەکانی بە هەمان ئەو شوێنانەدا دەنێت کەوا ئێمەش پێی پێدادەنین. سەری دەخاتە سەر هەمان ئەو بەرماڵەی کەوا ئێمەش سەری دەخەینە سەر.
بەڵام ئەو لە کاتی سوزدەدا کەوا قاچەکانی و سەری لەسەر هەمان خاڵ دەبن و چەشنی ئەڵقەیەکی بازنەیی لێدێت. ئەم سوزدەیە وەک ڕەمپەیەک بۆ نزیک بوونەوە لە ئەڵڵا بەکاردەهێنێت و بە یەک جوڵە دەگاتە ئاسۆی ئەوەی نزیکترین کەسەکان لە ئەڵڵا بێت. ئیدی لەگەڵ ڕۆحانیەکاندا لە هەمان ئاسماندا لە شەقەی باڵ دەدات و لە نێو دنیادا وەک کەسێکی ئاخیرەتی ژیان بەسەر دەبات. دڵێکی لەم شێوەیەش هێندەی ئەو پێگەیشتن و پێشکەوتنی هەستە مرۆییەکانی بەخۆیەوە دەبینێت. هەموو کاتێک تاچێتی خۆی تێدەپەڕێنێت و دەبێتە کەسێکی فرەگیر و ئامێز بۆ تەواوی مرۆڤەکان دەکاتەوە. دەستی یارمەتی بۆ هەموو کەسێک درێژ دەکات وەلەو پەڕی هەستەکانی ناخیەوە سڵاو لەسەر تاسەری بوون دەکات. چاوی بە هەر شتێک و کەسێک دەکەوێت ڕەنجی دەرکەوتی درەوشانەوە ئیلاهیەکانی تێدا بەدی دەکات. سەیری ڕووتەختیان دەکات و گوێ لە دەنگەکانیان دەگرێت. هەموو کاتێک لە فرێکانسێکی جیاوازدا خۆی بە نێو چاودێری هاتوو هاواری نێو ئاسمانەکاندا دەکات. چەشنی ئەوەی دێدێت کەوا دەنجی شەقەی باڵی فریشتەکان ببیستێت. ئیدی لە دەنجی چەخماخەی تۆقێنەری هەورە بروسکەکانەوە هەتا دەگاتە نەغمەی دڵکەرەوەی باڵندەکان، لە شەپۆلی پرخۆشەویستی دەریاکانەوە هەتا خوڕەی ئاوی ڕووبارەکان کەوا هەستی بێکۆتایی بە ئاگا دەهێننەوە، لە ناڵەی ئەفسوناوی دارستانە تەنهاکانەوە هەتا دەگاتە ئەدای پڕهەیبەتی لووتکەی شاخە هەڵەموتەکان کەوەها دیارن سەریان بۆ ئاسمان هەڵبڕیوە، لەو شنە ئەفسوناویانەوە کەوا هەردەم دەست بەسەری بەرزاییە سەوزەکاندا دەهێنن هەتا دەگاتە ئەو بۆنە لە هۆشبەرانەی لە باغ و باخچەکانەوە بە چواردەوری بڵاو دەبێتەوە. چاویان بە زەریاگەلێکی زۆر بەرفراوان دەکەوێت و دەیبیستن و گوێی لێ دەگرن و دەڵێن بەڕاستی ژیان هەر بەم شێوەیەیە و لەگەڵ تەواوی شت و واتاکانیان کەوا لە ڕۆح دەچێت ئەویش هاواری لێ هەڵدەستێت و هەوڵ دەدات هەناسەکانی لە ڕێگەی نزا و تەسبیحاتەوە بگەێنێتە نرخی ڕاستەقینەی خۆیان. هەموو کاتێک سەری بۆ زەوی دانەواندووە چاویشی بە نیگایەکی ئاشنای چاوەڕوانیەوە هەردەم لەسەر دەرزی ئەو دەرگایەیە کەوا هەردەم هیوای کرانەوەی پێیەتی. بە هیواوە چاوەکانی دەکاتەوە و دای دەخات، بە تامەزرۆییەوە سەیری پشتەوەی دەرگاکە دەکات. چاوەڕێی ئەو کاتژمێرە شەرەفمەندانە دەکا کەوا ون بوون و غوربەت ڕادەماڵدێن و دەڕۆن، حزور و قوربەتیش وەک سوکنایی دێن و ئاوێزانی ڕۆح دەبن. هەوڵی دۆزینەوەی وەڵامگەلێک بۆ ئارەزوەکانی بەیەک شادبوونەوەی ناوڕۆحی دەدات. هەندێک جار دەفڕن و هەندێک جار بە هەنگەشەلێ دەست لەملانەی هەموو کەسێک و شتێک دەبن و بەرەو ڕووی ئەو ڕادەکەن. لە هەموو خاڵێکدا لەگەڵ سێبەری شەبێکی عروسی نوێ ژیان بەسەر دەبن. لە هەموو قۆناغێکدا ئاگری حەسرەتێکی جیاواز دەکوژێنێتەوە و لە هەمان کاتدا بە ئاورنگێکی نوێ گردەگرێت و دەست بە سووتان دەکات. چێ چوزانێت لە ڕۆژێکدا چەند جار بە شنەباکانی هاودەمی ئەنس خۆی بە ئابلۆقەدراوی دەبینێت و لە بەرامبەر تەنیایی و حاڵی پڕ ئازاری ئەوانەی هەست بەم دەستکەوتانە ناکەن دەچەمێتەوە. بەڵێ ڕۆحێک کەوا بەم ڕادەیە فراوانبوونی بەخۆیەوە بینی بێت هەردەم لەسەر ئەو ڕەمپە و سەکۆیانەی کەوا بەڕووی جیهانە نقومبووەکاندا دەکرێتەوە هەتا پێی بکرێت خۆی دەخواتەوە و لە ناخیدا هەست بە عەزم و خۆڕاگریەکی دەراسەی وەها دەکات کە حاڵی ئاسایی مرۆڤەکان تێدەپەڕێنێت. ئیدی لە سایەی ئەو ئیمانەی خاوەنیەتی و ئەو هێزەی لە پشتی ئیمانەکەیەوە هەیە بیر لەو جێ دەرکەوتانە دەکاتەوە کەوا دەشێت پێی بگات و بیر لەو سەرکەوتنانە دەکاتەوە کەوا لە داهاتوو داواژۆیان لەسەر دەکات. ئاسۆی کراوە، بەردەمی کراوە، ئیرادەی ئازاد و دڵی پڕحزور بێ ئەوەی هەست بە هیچ ماندوێتیەک بکات بێ وچان هەر ڕادەکات. لە هەر هەوارێکدا کەوا پێی دەگات بایەخی بۆ خۆی و چواردەوری زیاد دەبێت و قوڵتر دەبێتەوە. هەر هێندەی بەم حاڵە گەیشت لەسەر لێواری حزور و ئاسوودەیەک کەوا بڕانەوە و تەواوبوونی بۆ نییە وێڕای ئەو هەموو پاڵنەر و غوربەت و تەنیاییەی بە نسبەت کەسانی ترەوە بوونیان هەیە ئەو هەرگیز لە ڕێگەی خۆیدا تووشی غوربەت و تەنیایی نابێت، چونکە باش دەزانێت کەوا لەکوێوە هاتووە و لەبەرچی هاتووە. بەرەوکوێ ئاراستە دەکرێت، ئاگای لە تەواوی تاوتوێکانی دنیایە و شعوری ئەوەی هەیە کەوا لە کەم کایەدا خەریکی ڕاکردنە. هەر بۆیە نە تووشی ناڕەحەتی ڕێگا دەبێت نە ئەو ترس و نیگەرانی و ناسۆریانەی هەیە کەوا تووشی کەسانی تر دەبن متمانەی بە ئەڵڵا هەیە. بە هیواوە شاباڵ دەگرێت و بە خولیای شینشینی سبەینێ پڕشادیەکانەوە بەردەوام خەریکی قومدانە لە نەشوەی گەیشتن بە لووتکەکان.
بەڵێ قارەمانانی ئەم ئیمانە فراوانە لەلایەک هێندەی ئەو قوڵیەتیەی لە ئیمانیاندا هەیەنە ئەو ڕێگایانەی کەوا خەڵکی بە هەڵبەز و دابەست تێیدا دەڕۆن ئەوان چەشنی ئەوەی لە بنارەکانی بەهەشدا خەریکی گەشت و گەڕان بن بە هەناسەی ئاسوودەییەوە ملی ڕێگەیان گرتووە لەلایەکی ترەوە لە سایەی ئەو پەیوەندیەی لەگەڵ جەنابی حەق هەیەنە دەتوانن تەحەدای تەواوی گەردوون بکەن بەسەر هەموو شتێکدا زاڵ دەبن تەنانەت گەر قیامەتیش هەڵسێت نیگەرانی ڕوولەوان ناکات و گەر دۆزەخیش بێتە بەردەمیان ترسدایان ناگرێت و لە شوێنی خۆیان پاشەکشێ ناکەن هەمیشە سەریان بەرز ڕادەگرن و جگە لە ئەڵڵا هەرگیز لە بەردەمی کەسدا ناچەمێنەوە سڵ لە کەس ناکەنەوە چاوەڕی هیچ شتێک لە کەس ناکەن خۆیان ناکەن بەژێر منەتباری کەسیشەوە ئەو کاتەی دەبەنەوە و لەم سەرکەوتنەوە بەرەو ئەو سەرکەوتنیش ڕادەکەن لەلایەکەوە بە نیگەرانی ئەوەی بە تاقیکردنەوەدا تێدەپەڕن هەڵدەلەرزن بە لەرزین لەلایەکی ترەوە بە هەستی شوکرانە بژێریەوە دەبن بە دوو کەرتەوە و فەرمێسکی شادی لە چاوەکانیان دەڕژێتە خوارەوە ئەو کاتەشی تووشی دۆڕان دەبن دەزانن چۆنی ئارام دەگرن بە عەزمەوە خۆیان دەخۆنەوە و بە ئیرادەیەکی دەمەزەرکراوەوە دەڵێن لەسەری ساڵانەوە و ملی ڕێگە دەگرنەوە نە لە بەرامبەر نیعمەتەکانی بوغرات دەبن و بەدنەمەچی دەکەن نە ئەو کاتەی تووشی بێبەشبوون دەبن دەکەونە ناو هیوا بڕاویەوە لە کاتی مامەڵەیان لەگەڵ مرۆڤەکاندا هەڵگری دڵێکی پێغەمبەر ئاسایانن هەموو کەسیان خۆش دەوێت هەموو کەس لە ئامێز دەگرن لە هەمان کاتی ئەوەی کەم و کورتی هەموو کەسێک نادیدە دەگرن لە بەرامبەر بچووکترین حاڵەدا لێپرسینەوە لەگەڵ خۆیاندا ئەنجام دەدەن تەنیا لە کاتی ئاساییشدا لە هەڵەکانی چواردەوریان خۆش نابن بەڵکو لە کاتی تووڕەییشیاندا لە هەڵەکان خۆش دەبن و لەگەڵ بێخودترین ڕۆحەکانیشدا دەتوانن هەڵبکەن لە ڕاستیدا دینی ئیسلام ڕێوشوێنی ئەوە پیشانی شوێن کەوتوانی خۆی دەدات هەتا هێندەی لە دەستیان دێت کەسانێکی لێبوردە بن خۆیان بە نەفرەت و کینە نەدۆڕێن و هەستێکی تۆڵەسەندنەوە دایان نەگرێت لە ڕاستیشدا ئەوانەی هەردەم بە شعوری ڕۆیشتن بەرەو ئەڵڵا ملی ڕێگەیان گرتووە جگە لەمەبوونیان بە شێوەیەکی تر جێگەی باس نییە لەوە بگەڕێ بە شێوەیەکی تر ڕەفتار بکەن و بیر بکەنەوە ئەوان لە هەموو هەستان و دانیشتێکیاندا هەر بە دوای چاکەی کەسانی تردا دەگەڕێن هیوای چاکەیان بۆ دەخوازن هەوڵی ئەوە دەدەن خۆشەویستی ناوڕۆحیان هەردەم بە زیندویی بهێڵنەوە لە دژی بوغز و کینەش جەنگێکی نەبراوە ئەنجام دەدەن هەڵەو گوناهەکانیان بە گەڕی پەشیمانی دەسووتێن و دەیکەنە خۆڵەمێش ڕۆژانەش چەندین جار دەست دەدەنە یەخەی ئەو خراپانەی لە چێتیاندا هەیە لە دڵی خۆیانەوە دەست بە کارەکانیان دەکەن لە هەموو کون و قوشبنێکدا زەمینە بۆ سەوزبوون و گەورەبوونی نێونەمامەکانی جوانی و چاکە ئامادە دەکەن لە ڕوانگەی فەلسەفەکەی ڕابیعەت العەدەویشەوە هەموو شت و کەسێک تەنانەت گەرژەهریش بێت وەک شەکر و شەربەت قبول دەکەن تەنانەت ئەوانەی بە نەفرەت و کینەوە هاشاوڵیان بۆ دەهێنن بە زەردەخەنەوە پێشوازیان لێ دەکەن تەنانەت بەرامبەر دەستدرێژی کردنی سوپاش بە چەشی نەبەزیوی خۆشەویستی بڵاوەیان پێ دەکەن ئەوان ئەڵڵایان خۆش دەوێت و ئەڵڵاش ئەوانی خۆش دەوێت هەردەم بە هەیەجانی خۆشەویستیەوە جۆش و خرۆشیان تێدایە و بە هەستی ئەوەیشی خۆش دەویسترێن هەردەم مەست و مەخمورن باڵەکانی خاکەڕایی بوونیان هەردەم لە زەوی دەخشێت بە نەشوەی ئەوەی گوڵیان لێ بڕوێت هەمیشە تینووی ئەوەن ببنە خاک هێندەی ئەوەی ڕێز لە کەسانی تر دەگرن لە هەمان کاتدا بەتەنجی کەرامەتی خۆشیانەوەن هەرگیز ڕێگە بەوەش نادەن کەوا لێبوردەی و شەفقەت و نەرمونیانیان و نەزاکەتیان وەک خاڵی لاوازی لێکدانەوەی بۆ بکرێت گەر پێویستی کرد بێ ئەوەی ساتێک دوودڵ بن ژیانیان بەکەم دەگرن و ملی ڕێگەی ئاخیرەت دەگرن کاتێک لەسەر بیر و ڕای خۆیان دەژین گوێ بۆ ڕەخنە و دەستخۆشی هیچ کەسێک هەڵناخەن گوێیان هەڵناخەن و تەنیا سەرنجی ئەوە دەدەن ڕەنجی زەریای بیرکردنەوەی خۆیان نەژاچێنن چونکە ئەوان عەزمی ئەوەیان هەیە هەردەم ئیماندارێکی چاک بن